چۆن ئێمە بتوانین خۆمان لە زیانە جەستەیی و تەندروستیەکانی گەشتکردن بپارێزین، چۆن بتوانین گەشت و سەفرەیەکی خۆش لەگەڵ خێزانەکانمانە ئەنجام بدەین بۆ ئەوەی دوور بینەوە لە کارەساتەکان و لە کاتی ڕوودانی هەر حاڵەتێکی نەخوازرا و بتوانین سوود لە کار و چالاکیەکانی سنتەری هەماهەنگی و گواستنەوەی خێرە وەربگرین. میوانەکانمان بریتین لە دکتۆر سامان شەریف عەزیز و هەروەها دکتۆرە سوهام تاهر ئامێدی و کاک هیوا موحسین کە لەگەڵمان بەشدارن. لەگەڵ هاتنی وەرزی بەهار و گۆڕانی کەش و هەوا، هاوڵاتیان لە کوردستان ئامادەکاریەکەن بۆ گەشت و سەیران. تایبەتیش لە ڕۆژانی نەورۆز ئەو نەریتە کوردەواریە بەڕوونتر دەبینرێت. خەڵک لە ماڵەکان دەردەچن بۆ دەشت و دەر و دۆڵ و کێوەکان. گەشت و سەیران بە گشتی یارمەتی تەندروستی مرۆڤ دەدات. چەندین سوودی تەندروستی هەیە لەسەر جەستە و دەروونمان، وەک کەمکردنەوەی فشاری دەرونی و چالاکردنی سیستەمی بەرگری و باشترکردنی کار و فەرمانەکانی مێشک و دەمارەکان، کەمکردنەوەی کێشەکانی دڵ و پاراستنی کێشی لەش. ئەگەر بە شێوەیەکی تەندروست با پێیەکانمان بڕۆین و ئاگاداری خواردنەکانمان بین، هەروەها هاندان و بەهێزکردنی لایەنی سۆزداری و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. مەبەست لە سەیران و گەشت هەستکردنە بە سەربەستی، نوێبوونەوەی کاتەکانی ژیانمان و دوورکەوتنەوە لە جەنجاڵیەکان و لەبیرکردنی کێشەکانی ڕۆژانەیە، هەروەها دروستکردنی یادگاری خۆشە لەگەڵ خێزان و هاوڕێ و کەس و کاریشمان. بۆ ئەوی بە شێوەیەکی ڕاست و تەندروست بتوانین بچینە سەیران و ئاسوودەی و ئارامیەکی زیاتری دەرونی بۆ خۆمان و خێزانەکانیشمان بەدەست بخەین، پێویستە لە کاتی دەرچوون و سەیران هەروەها لە کاتی گەڕانەوەش ڕەچاوی هەموو ڕێنماییە تەندروستی و هەروەها ڕێنماییەکانی هاتوچۆ بین، تاوەکو دوور بین لە ڕووداوی نەخوازراو. دواتریش کە گەڕاینەوە بۆ ماڵەکانمان بە ئاسوودەی بتوانین پشوو بدەین. دووبارە بەخێر بێن، ئەزیێتان کێشا، سوپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا دکتۆرە سوهام لە بەڕێستەوە دەست پێ بکەین. کاتێکی ئێمە دەچینە دەرەوە بۆ گەشت و گوزار و بۆ سەفەر و بۆ خۆشی، چ کاریگەریەک هەیە، چ شتێک هەیە کە لەوانەیە مەترسی دروستکە لەسەر پێستمان، لەسەر پرچمان؟ پێشی ئەس باخمن سوپاس بۆ کەناڵێ 24 و ئامادە بوونە هاتنە لێرە و ئەو دەرفەتە دوایە من و ئەس ئەوان هەنگاڕۆ کام بۆ بدەوێتمان. طبعا پیست تشتێکی زۆر زۆر باشە و جوان بیت، کولی ئینسانێک حەز کە پیستەویە جوان بیت. ئەم هەکو زستان خلاص بیت دێ بەهار هێت ئەو خۆ دێ تیشکەک دیار بیت، ئەو تیشکەژی ئەوال حەتاوێ ئەوە تەئثیرە خۆل پیستە ئینسانیت کرد، بێجە چ منداڵ بیت و چه گەنج بیت و چ ژن بیت و چ گەورە بیت، پیستە ئینسانی هەمیە معرضە بۆ بێ تیشکێ. ئەف تیشکەژی ئەمشێن بێژین تيشكل سروي بنفسي بأشعة الفوق البنفسجية تأثيري قالك هي دمو تشوي ودستة إنساني أو شناني كبدروا طبعا أو خد بيت إنسان خو بارزيت أو جيب دستة إنساني هكا خو بارزيت أم بيجيني دبيت أولا تو هنجيب شيء أخو أو وقته هو أفتشكا قالك بقوات وی وقتی ندر کوید. چه وقتی؟ همچنین بیجین ساعت 10 بیانی حتی ساعت بیجین دو نیف او فتره تیشک گلک بقوة تأثیره لسر پیست انسانی گلکه خوب وی وقتی خوب پارزی. یعنی اما لو کاتانه زیاده پیست من دستوته؟ او وقتا او تیش گلک بقوة وی فتره. هذا یک. دوجی همچنین بینا هنده تشتت هنده بکار اینید مثلا ام دي بيجين بلو ابي ايشوان لدري بيت مثلا او شيت كلاوه كي بكود بينيت او كلاو دي بيتا قالك سبب هنديك او تيشكا قالك تاثير قل سلو شافونك كراستو خبرينك مثلا امشين بيجين ابا عند زياره امشين بيجين جوتيورا ابي ايشيت ول درفا او دبيت او بزوني تشنكو اف تيشكا اگر قالك نخوشو دبيت او انسان
چیتە بە ڕۆژێت ڕاوەستیت ساعتێک احتیمالە تووشی سوتاندنێ بیت ئەو سوتاندنەوە دەم و چاوی هیچ فەرقە سوتاندنەوە ئەو بە کۆگەرم نینە ئەوە یەک دووژی دبێژیت علم هەکە ئینسانێ لە دەرێ ئەوێ ئیش بکات هەکە مەتەنە 5 ساعتەکە لە دەرێ بیت و سەرچاوێت خو نەپارێزیت بۆ ماوەیە تقریبا 15 ساڵ احتیمالە تووشی شەر پێنجە دەبیت سەراتانۆ هیچ هەمووی لە ئەنجامی ئەو تیشکی خۆر هەر تشکی خۆر بێجا دەبیت ئینسان گەلک حەول دەت خۆ هۆرێزیت و ئەو تشت گەلکێت هەین بەسیتن کو ئەم دەشێن بێژینە کولی بەشەرەکی کوبکۆل بینی زۆر باش ئێمە دوایی لەسەر ڕێگاکانی خۆپارێزی دێمەوەلات دکتۆر سامان چوونە دەرەوە و گەشتکردن و ئەوانە بۆ وەرگرتنی دەروونێکی ئارامە بۆ ئەوەیە کە تۆزێک لە دیوارە داخراوەکانی ماڵەوە بینە دەرەوە سەرمای زستان ڕۆشتووە ئێستا جەوەکە خۆشتر بووە سوودی گەشت و گوزار لە ڕووی دەرونیەوە چییە؟ بەڵێ بێگومان سوودێکی ێجگار زۆری هەیە لە ڕووی دەرونیەوە لە گرنگترین سوودەکانی ئەوەیە گۆڕینی جەوەکەیە تەغیر جەوە ئەوەی کە جەنابەت باست کرد ئێمە هەموو ڕۆژانە وەکو ژیان ئێستا وەکو زیندانێکی لە هاتووە چ بەهۆی داخراوی کۆمەلگاکانەوە چ بەهۆی مەشغەڵەتی ئینسان و زۆری کارکردنەوە چ بەهۆی ئامێرە پێشکەوتەکان و تەکنۆلۆژیاوە ئێمە زۆر دابراوین وەکو سزنێک وای لێ هاتووە بەڕاستی بەداخەوە چوونە دەرەوە و گەشتکردن و سەفرەکردن فرسەتێکە بۆ ئەوەی ئەو دیوارە ئەو سزنەتێک بشکێنین ئەگەر بێت و ئێمە یعنی سەفرەکانمان بەس لە بەهاراندا نەبێت بۆ نمونە بەس ڕۆژانی نەورۆز نەبێت هەموو هەفتە جارێک دوو جار دەربچین بێگومان تەسیری زیاتریشی دەبێت گرنگترین کاریگەریەکانی ئەوەیە کە دڵکردنەوەی ئینسانە بە سروشت ئاشنابوونە بە سروشت ڕزگاربوونە لەو فشار و دڵە ڕاوکەیە کە لە ژانی ڕۆژانە بۆی دروست بووە دوای ئەوە وەرگرتنی جەوێکی کۆمەڵایەتی تۆ ئینسان کە دەردەچێت بە تەنیا دەرناچێت عادەتەن کە سوکاری خۆی لەگەڵا عادەتەن هاوڕەیەکە دۆستێکە لەگەڵیەتی دەردەچێت دەچێت لەوێ قسە دەکەی گفتوگۆ دەکەی دەمەتەقێ دەکەی یاری دەکەی ئەوانە هەموو وەکو ڕاهێنانێک و وەکو ئامرازێکن بۆ ئاسوودەکردنی ئینسان ئێمە زۆر جار وەکو ڕێنمایی دەیدەین بە کەسێک کە تووشی خەمۆکی بووە بۆ نمونە تووشی فشاری دەرونی بووە تووشی لە ڕاوکەی بووە دەڵێن بڕۆ لە ماڵ دوور بکەوە لە تەکنۆلۆژیا دوور بکەوە بڕۆ گەشتێک بکە لەگەڵ هاوڕێکانت ئەوەی لە ناخدایە دەری ببڕە دوای ئەوە بۆ منداڵ سوودێکی ئێجگار زۆری هەیە دەبینین منداڵەکانیشمان بە واستەی ژیانی خۆمانەوە ئەوان لە ژیانێکی داخرا و زۆر دەبینین ئەمڕۆ هەمویان تووشی گۆشەگیری بوون هەر چۆنێک بێ لەو کاتێک گەشتەکە دایک و باوکی لەگەڵێتی دایک و باوکی لەگەڵ ئەوە دوایەکە بکرێت لە ڕێنمایی و لە چۆنیەتی چێژوەرگرتن لە سەفرەکە باسی بکەین کە چۆن چۆن لەگەڵ منداڵ ئاسوودە بکەین لەگە خۆمان ئاسوودە بکەین لە سەفرا مۆزوعی ئەوەی لە هەمووی میمترە ئینتەرنێتەکە نەبن لەگەڵ خۆیان وی هەمیان مەشغوڵی قسەکە بێگومان کاک هیوا ئێوە ئیتر مەوسمی سەیران و گەشت و گوزار هاتەوە دەستان خۆش بێت لە ماوەی ڕابردوو لە بەرەکانی جەنگ بە هەموو شێوەیەک ئێوە ئامادەباشی بوون ئێستا کارێکی ترتان بۆ زیاد دەبێت کە وەرزی گەشت و گوزار و ئەم شتانەیە تا ئێستا ئێوە چ ئامادەکاریەکتان حازر کردووە بۆ ئەوەی کە لە کاتی دەرچوونی خەڵک لە ئیترکە لە نەورۆزەوە دەست پێکا و بە درێژایی مانگەکانی بەهار و هاوین ئێوە چۆن خۆتان ئامادە کردووە بۆ ئەم لەڕێی کەناڵەکەیەوە خەڵک هاوڵاتیان پشتڕاست دەکەنەوە ئاگادار دەکەنەوە کە تیمەکان ئێمە هەموو وەختێک لە خزمەتی هاوڵاتیاندانە بەتایبەتی لە ڕۆژانی نەورۆز کە جەنجاڵێکی زۆر و ڕووداوی هاتچۆش بێگومان زیاتر لە ڕۆژەکانی تر ئێمە وەکو تیمی فریاکەوتنی خێرا بە 17 تیم ئەنی بەشدارین بۆ ناو هەولێر و دەرێ هەولێر و هەتا شوێنە گەشتیارەکانی بۆ ناوچەکانی سۆران و خەلیفان و ڕەواندزیش ئەمە هاوڵاتیان ئاگادار دەکەنەوە کە لەو ڕۆژانە یان کە کاتێک ڕووداوێک دەبین یان تووش ڕووداوێکی هاتچۆ دەبن تەنها پەیوەندی بە 122 بکەن چکە لە ڕێگای 122 لە ڕێگای کۆنتترۆلەوە ئێمە دەتوانین ئەمبولانس بە هەموو شوێنێک بنێرین کە هەم کارمەنی تەندروستی لەگەڵدایە هەم شۆفێریش و هەم ئەمبولانسەکانیشمان بەتایبەتی بۆ نەورۆز باشترین شێوە ئامادە کردووە و باشترین کەلوپەریشمان لەناو داناوە بۆی یارمەتی هاوڵاتیان بدرێت لە کاتی ڕووداوی هاتچۆ ئێوە چۆن ئەم شوێنانتان دابش کردووە ینی ئەمبولانسەکانتان بە پێی گەشت و گوزاریەکان یان بە پێی بڵین ناحیە و قەزاکان تەوزیع کردووە حتمما ناحەی گەشت گوزاریش ئەوەی خۆی هەیە شوێنی خۆی هەیە بەو بنکانی کە لە دەرەوەی شاری هەمانە بۆ نمە بنکەمان هەیە لە
خانزات ئەمبڵانسمان لەوێ جێگیر کردووە بۆ ڕۆژانی دەبێتە شوێنێکی گەشتیاریش لە ڕۆژی نەورۆز ئەمبڵانسمانێ لە ڕێگای کەرکوب لە شێراوە ئەوی شوێنێکی گەشتیاری ئەمبڵانسمانێ لە گۆمەسپان ڕەچاوی ئەو شوێنانە کراوە کە هاوڵاتیان بۆی دەچێت بەڵێ بەڵێ ڕسای ئەو شوێنانە کراوە ڕسای ئەوش کراوە کامە شوێن نزیکترین شوێنیشە لە ئەوەکانمان بنکە تەندروستەکانمان یان نەخۆشخانە فریاکەوتنەکانمان بۆی ئەمبڵانسەکان لە کاتی پێویست نەخۆشەکان یان ئەو ڕووداوانی کە هاتسە و ڕوودەدەن بێنەوە نزیکترین شوێن بۆی بە زووترین کات ئیشی هەم ئیشی بۆ بکرێن ئەمبڵانس هەم بە زووترین کاش بگاتە نەخۆشخانەکە ئەوە پلانی ناو شاریش دانراوە لەگەڵ بەڵێ پلانی ناو شار هەم کاتێک و بەتایبەتی بۆ نەورۆزیش زۆر چرترمان کردوەوە دەستان خۆش دکتۆرە ئەگەر بێمەوە لای بەڕێزت لە کاتی دەرچوون و گەڕان و ئەوانە هیچ جۆرە جلوبەرگێکی تایبەت هەیە کە مەسەلەن ئێمە بتوانین لەبەری بکەین بۆی کەمتر تووشی زیانەکانی هەتاو بین بەێ ئەوخۆ جلکێتمە کوردی خۆسەتەن هەکوتکەە بەخۆ بوو چنە سەیرانێت نەوروزێ تەنکن تەما ئەفتیشکە بۆ جلکۆڕۆ چیتە جوورگە مەبەست جلی کوردی خانمانە یان بەلێت خانمە یەت خانمە بێژە ئەس چت بێژم ئەم بێژین ئەف دەرمانێت پاتینن بوو دەموچەوە شێن لۆشنی جسمێ خۆشی بدەن دو تەفیرێ ڕوژێل جسمێەوە نەکات ئەو خۆ دژی ڕۆژ ئەم بێژنی ئەو دژی خۆر ئەوێ نوکە هەی البازارێ الحەمدولله مە هەمی جوورێت هەین بەس دەبی بزاننجی ئەو دێکات چ نەوعی بکار ئینیت چونکو ما پیستێ سێ مەیت هەین مەتەن پیستێ هشکە پیستێ چاورە و پیستێ نۆرمەلە نەگەلەکێ چاورە و نەگەلەکێ هشکە بێجۆ دەبیت ئەو شخصێ ئەو دێ بکاتینیت وی دژی خۆر دەبی بزانیت دێ ئەو کیش نەوعی بکار ئینیت بەری ئەو دەرکەبی لازم ئەوی خوشوش بیت دەموچاوی خوشوش بیت یە خاوین بیت و دانی نیو ساعتێ ئیش بکات پاشی بچتە دەرێ یعنی نەکو ڕەسەن هەمە ئەو دانی تو بچتە دەربە دەبی لێ بدەت نیو ساعتێ و پاشی بچتە دەرێ و پاشیژی یە هەی لازم بێژیتە هەر سێ ساعت و لازم تو دووبارە بکەیەوە یعنی گەلک نوکەیت هەین بەس جۆرەکە لێدەن ئەو جۆر ئیسیفادێژێ نۆکات مثلا ئەو دەستپێدە دەرکەویت و حتۆ ئێڤۆری ئەو دێ دەربەبیت ئەو دژی خۆر احتیمالە بەس دێ سێ ساعتۆ ئیش کرد ساعتێ دی ئیش نۆکات ئیدەن لەگەڵ خۆیان بیبن لەگەڵ خۆ ببن دەبی ئەو بزانیت کۆنێ ئەف دژی خۆرە کە هەر دو ساعتۆ جۆرەکە هەر سێ ساعتۆ جۆرەکە هەر ساعتۆ جۆرەکە زیاتر دژی خۆر هەر سێ ساعتۆ جۆرەکە ئەوێ دەموچۆوی چاور دەبی وی ئیستعمالکەی ئەوێ سەنوی سیک و ئەڤەها دژی خۆرێ دەموچاوی چاور بە هەمان شێوە هەمووتشێ سەنویسینە یە دەموچاوی هیشک بوو ئەوێت عمر ئەوێت پشتی 45 ساڵی ئەوژی ئەنتی ئێجینگێ تێدا ئەوژی خۆسیێ هەمی دیۆتکردی لەسەر دژی خۆری ئەنەوە ئەڤە بوونن ئەوێت بە عمر کەواتە ئەو دژە خۆرانە هاوڵاتی بە خۆی دەتوانێت دەستیکەوێت بەس یەکەم جار پێویستە ڕێنمایی بدرێت بەڵێ ڕێنماییش دکتۆری بدەنێ بێنەوە ئەف نەوعایە بووتە پشتێنگی دکتۆر هەست دەبی بزانانی حتى منداڵێتمە تووشی ئەو دیر بن حتى بێت تەتی سەر و شەوێت هۆکەی هەتایبەتی ئەوان پێستیان ناسکرە هەکە نوکە تو دوش سەدێش منداڵێتمە ببینی دەبەرە خودێ دەموچۆیەتۆن هەموو هەندەمۆ کەسپی یە سەر و چۆڤەگەلک دەی بۆ ترسن بێژن نەکۆ ئەوە بەلەک بیت وی وەختی توش بن ئەوە نە ئەوە سەبەبێ هەتیشکە و ئەو منداڵێز گەلک سەر و چۆبێت بێت هێت ئەمشێن دژی خۆرێ منداڵۆژی نوکەی هەیل بازاری سایدەلیەتمە و بێژێ بەدەی خودێ ئەوە دژی خۆرێ منداڵایە دێشێوانەش هەموو جیاکراوە باسی جلی کوردی خانمانە کرد ئەی جلی کوردی پیاوان باشترە باشترە ئەو باشترە بەس خانمەوە بچەکێ تەنەکە ئەس بێژم بێجە دژی خودێ ئەو دژی هەی بەس لە هەردوو حاڵەت دەموچا و دەستوانە هەر دەبێت دژە خۆری زۆر باشە دکتۆر سامان چۆن وا بکەین لە ڕووی دەرونیەوە سەفرەکانمان پیاسەکانمان گەشت و گوزارەکانمان ینی ئەو گەشتانی کە دەیکەین بۆ ناوچە گەشت و گوزاریەکان خۆشتر بێ زیاتر لە ڕووی دەرونیەوە ئاسوودەتر بین و سوودی لێوە بگرین بەتاکی دێمە باسمان لە گرنگی سەفرە و گەشت و گوزار کرد لە ڕووی دەرونیەوە بەڵام لەوە گرنگترین ئەوەیە کە بزانین چۆن ئەو سوودە وەردەگرین چۆن سوود لەو مەراسیمەوە لەو بۆنەیە وەردەگرین ئەوە زۆر گرنگە هەر لە دەرچوونەکانمانەوە هەتا گەڕانەوەکانمان ئاگاداری ئەوە بین کە بۆ نمونە هەڵبژاردننی شوێنەکە
یعنی پێشەوەی تۆ سەفەر بکەی شوێنێک لە مێشکی خۆدا بنێ هەڵبژێرە کە لەگەڵ نزیکی و دووری لەگەڵ حەجمی ئایلەی خۆت ئەو کەسانێک کە لەگەڵتت بگونجێت لە دەرچوونەکانمان بەڕاستی کە تۆ پلانت هەیە زۆر دوور بکەویتەوە باشتر وایە تۆزێک زووتر بڕۆی بۆ ئەوەی تووشی جەنجاڵی و تووشی عەجەلە نەبی لە ڕێگات بەداخەوە ئەمە زۆر جار ئەو خۆشەی کە لە گەشت و گوزار و لە سەفرەدا هەیە زۆر جار بەهۆی جەنجاڵی و قەرەباڵغی ڕێگاکان لە دەست خۆمانی دەدەین هەر لە گەڕانەوەش بە هەمان شێوە کە تۆ داتناوە زوو بگەڕێتەوە ماڵەوە مەفروزە پلانێتە بێت زووتر هەڵبستی شوێنی خۆت بەجێبێڵی بگەیەوە بۆ ئەوەی هەم نەبیە سەرچاوی بێزاری بۆ ئەو کەسانی کە لەگەڵتن هەم نەبێ بێزاری بۆ ئەو کەسانی کە لە دەوروبەرتن بە هۆڕن لێدانی سیارەیە بە پێشبڕکێیە کەواتە مەبەستت ئەوەیە ڕێگای چوون و هاتنەوە یەکەم کاتێک کە لەوانەیە کاریگەری باش یان خراپی لەسەر دەرونی بەتاکید تۆ دەچی جەوێک بگۆڕی ئەگەر لە ڕۆشتن و لە هاتنەوەدا ئەو هەموو کاتێک لە قەلق و دڵە ڕاوکێ و عەسەبی بوون و ئەوانەدا بیچێش لە سەفرەکە نابینی بەڕاستی دوای ئەو شوێنەی کە بۆی دەچی بەڕاستی زۆر گرنگە لەوێ پارێزگاری لە سنووری و تایبەتمەندی خۆت و کەسانی دەوروبەریشت بگری بۆ نمونە هەموو ئینسانێک سپەیسێک یان سنوورێکی هەیە سنوورەکە چ نەفسیە چ جەسەدیە نابێ بیبەزێنرێت من لێرە دانیشتوم عایلێکی تر لەوێ پێویستە ڕەچاوی بارودۆخ و زروف و لایانی دەرونی ئەوان بکەم ناکرێتە من بە موسەجەلەکەی خۆم بەو شتێکە لامە بۆ نمونە بە دەنگی بەرزژیانی ئەوان تێک بدەم یان حاڵەتێکی تر ئەوەیە کە بەڕاستی ئێمە دەچین جەو دەگۆڕین دوورکەوینەوە لەو شتانەی کە لە ماڵەوە جەومان لێ تێک دەدەن بۆ نمونە بەکارهێنانی مۆبایل و من پێشنیار دەکەم بەڕاستی کە عایلێک دەچێتە سەفرە بۆ زەروری با یەک کەسیان مۆبایلیان پێبێ ئەوکانی تر با پێیان نەبێت لەوێت یان ئەنتەرنێت و ئەگەر هەر ئەوە دووبارە کردەوە کە لە ماڵەوە دەکەی کەواتە سەفرەی چی خاڵێکی تریش کە زۆر گرنگە دیسان دوورکەوتنەوە لە خواردنەوەی مادە هۆشبەرەکان بەڕاستی خاستنەوەی شۆفێری دەکەن ئێمە دەچین جەوێک بگۆڕین دیسان باز دەکەینەوە گەر بچین خۆمان مەستکەین و دوای لە گەڕانەوە کێشە بۆ خۆمان و بۆ ئەوە خوانە خواستە مەترسی لەسەر ژیانی خۆمان و دەوروبەر دروست بکەین کەواتە هیچ سوودێکمان نەگەیاندووە نە بە خۆمان بە دەوروبەرمان ئەوە گرنگترین ڕێنماین کە بەڕاستی بۆ سەفەر ڕەچاو بکەین لە دەرچوون لە هاتنەوە لە دانیشتن لە ڕەچاوکردنی بارودۆخی ئەوانەی کە لەگەڵت دانەوانەی لە دەوروبەرت دانیشتون یان بۆ منداڵەکانیش بەڕاستی باو نقطە لەبیر نەکەین ئێمە هەدەفێکی سەرەکی لە سەفرە خۆش حاڵکردنی ماڵ و منداڵە بە تایبەتی ئافرەتان خێزانەکانمان خوشکمان دایکمان لەگە منداڵەکان چونکە ئەوانە بڵێ و نەڵێ لە پیاوی خێزانی جوانە لەم بەتاکید ئەوانە بە حکمی ئیشکردنەکەیان زیاتر لە ماڵەوان کەمتر لە ئێمە لە پیاوەکان دەردەچن بۆیە گرنگە ئەو فرسەتە بۆوان زیاتر بڕەخسێنین زیاتر چێژ لەو شتە ببینن ئێمە کە دەچین لە سەفرەکانمان بەس دانیشتن و پاڵدانەوە نەبێت یان بەزەوە نەبێت بۆ خۆمان بڕۆین یاری بکەین و بەشداری بە ئەوان نەکەین خۆشە شتەکە چۆن دەڵێیت بە هاوبەشی و هەماهەنگی هەموو لایەنەکان بێت هەمووی چێژ ببینێت لە ئێوارەکە دەگەڕینەوە لە شەو هەست بکەین کە شتێکی خۆشمان کردووە گۆڕانکاریێک لەلایانی دەرونیمان بەسەری داهات بێت ئەوە نەبێ هەر بڵین بەزمان دووبوونمان پێبرا هەر نەمان کردبایە باشتر بوو بەڕاستی ئەو شتانە زۆر گرنگە ڕەچاو بکرێن زۆر باشە دوای دێمەوە سەر ئەوەی کە بۆچی بەعزێ جار بەشێک لە هاوڵاتیەکان ئەبنەمایی بێزارکردنی هاوڵاتیەکانی تر بە تایبەتی لە ڕۆشتن و هاتنەوە بەڵام من پرسیارەکە لە کاکیوا بە شێوەیەکی تر بکەم ئەنجە دوای وەڵامی تۆمرێ کاکیوە ئەو قڕەباڵخی کە دروستە بێ لە کاتی دەرچوون و هاتنەوەی هاوڵاتیان حەزم لێ بزانم چ کاریگەریەکی لەسەر ئیشەکانی ئێوە هەیە ئێوە چیتان لێ دێ لەو حاڵەتانێ تەکیل یەک لەوە کارانەی کە زۆر ئێمە مادی دەکا ئەو خەڵکی ئەو هاوڵاتانێ ئەو خەڵکانێک کە دەستنە دەرێ تیژڕەون بۆ نمونەوە دەیەوێت شوێنەکە و کاکتۆر باسی کرد دەوێت شوێنێکی دیاری کردەوە بە زۆر بە تیژڕەوی دەوێت شوێنەکەی خۆی دیارێکا بس لەو شوێنە دانیشی توش ڕووداوی هاتوو دەبی تاان تیمەکانی ئێمە زۆر مادی دەبن لەو ڕۆژانە شتێکی تریش کە زۆر تیمەکانی ئێمە مادی دەکا قەڵەباڵغی جەنجاڵیە ینی دەبێت خەڵکەکە هاوکاری تیمی فریاکەوتنی خێرا بکە لە هەر شوێنێک ئەمبولانسی دی پێویستە بە زووتری کات شوێنی بۆ بکاتەوە بێگومان ئەمبولانسەکان دەچێتە شوێنی خۆی یانی دە شوێنەکەی خۆی ڕووداوێک بووە ڕووداوی چاچۆڵ دێنێتە بێنێتە نەخۆشخانەکان بێنێتەوە شار وە شتێکی تریش کە تیمەکان ئێمە مادی دەکات پێویستە ئەو کاکتۆریش باسی کرد منداڵەکان ئێمە گەورەکان دەتوانن خۆیان پارێز بەس منداڵەکان پێویستە بپارێزن لەو ڕۆژانە نابێت منداڵەکەت هەروە لێگەڕی بسۆڕێت و دەبێت زۆر ئاگداری بی بە تایبەتی دانانی بۆ منو نەفت ئەوەی کە دەیبات بۆ گەشتە نەفتان بنزین دەبابەت ناو شوێنێکدا دێنێ کە هەر بەردەوامەوە هەیە
هەموو ئەو وەرزانی کە گەشتیار وەرزی گەشتیارین بە تایبەتی نەورۆزان ئەو چشانە بۆمە دروست دەبێت تایبەتی لەلایەن منداڵان خواردنەوەی نەفت کە زۆرە لە شوێنێک هەڵی دەگرێت کە شیاو نیە لەناو دەبێت ئاوی احتیاطی هەڵی دەگرێت دایدێنێ پێویستە ئەو نەفت ئەو ستەمنێک کە بەکاری دێنێ ڕنگدار بێ ڕەنگی سوورەشینەوە ئێستا لە بازار هەیە ناکرێت نەفت لەناو گڵاسێکیان لەناو دەبێت ئاوی احتیاطی دایناوە منداڵەکەی دەخواتەوە توش چێشە دەبی و چێشە بۆ تیمەکانی مەش دروست دەکات کە لەوانە لە شوێنێکی دوور ئێمە تا دەیگوازینەوە ژیانی لە خەتەر دابی کەواتە هەم قەرەباڵغیەکە و هەم تۆزێک لە جۆرێک بڵین لە ئیهمالی بەشێک لە هاوڵاتیان هەڵگرتنی پێداویستیەکانی سەفرە و تێکەڵبوونی ئاونەوتەکە کێشەگەورەکانە کە ئێوە حەستان لێ ئەوە بکەین. دکتۆرە هەوای خاوێن بێگومان کاریگەریکی باشی لەسەر پێست و لاشەمان هەیە و لەسەر سیەکانیشمان هەیە ئەی ئەو تەپ و تۆز و دووکەڵەی لە ئەنجامی ئەو قەرەباڵغی و لادانە سەر شۆڵدەری ڕێگاکانەوە چ کاریگەریکی خراپی هەیە؟ والله ئەو ژنگای خاوین بی زۆر یعنی مهمە بۆ ئینسانی بێجا چ دووکێل بیت چ تۆز بیت ئەوەل ژینگای تەئثیری مەتهێتەکردنێ ئەم بێژنە وڵاتێت خۆ هەنگی بشێنە خۆ ئەو بشێن دووکێلی نەکەن ئەوی تشتی نەکەن و گەلک بیتە دووکێل چونکە ئەژینگۆمە دەبیست بیر و تەثیر سيارة قالك يعني أوجي دوكيلك وقالك ومازن خاصة بسيارة مثلا كابن من دوكيلك ليدات كبير أوجي جنجي يعني هول بدن دوسي خيزان بيك وسعري جنتي جوري بهم يا بيك وبرون بيجومان أي دكتورة وكو كاريجري أو جيلي برتشو أو ميك أبيكا خانمان لكاتي سفرة وجنجان جيل مشتكى بكاري هنن يان أجر بلين بەتایبەتی ئەو کەسانی کە خۆیان نەوەیەک لە حساسیت و هەستیاریان هەیە لەگەڵ ئەو هەتاوەیە ڕێنمایی چییە بۆ ئەوان؟ ئەو کولی گەنجێک نوکە حەسکەت یعنی جوان بیت و دێجێڵی لێدات بەس بۆ حەدەکی بلو جێڵێ هەی و بۆژیت هەین کۆ استعمال بکات هیچ بالنسبة للميك اب ميك اب خفيف اوفرات بكول بينيت بس اوفرات لازم بظنيت او ميك اب او كوت انيت او مناسبة بسالو تشوبت في قلنا ميك اب جعينا ديجي خوريا او جي هي بو بيستي هشكو يا بو بيستي تشاورو يا بيستي نورمال بس ميك اب كانت واني ايشي ديجا خورك بكواني هر دبي ديجا خورك بس نوكا ديجي خور هر نوفدو یه میکاپ یجی کنه دا بجا از ایشگان آسان کرد آسان کرد ام دبین آفراته ام دبین هات پیوستین تو میکاپی دانی چون کو میکاپ یه نو دیجی خوری دا والله وشتێکی باشە ئەگەر توانن بەکاری بێنن لە کاتی دەرچوون و سەیرانەکانیانە شتێکی تریش لەسەر دەمەوێت ئەگەر لەسەر زۆر بە کورتی پێمان بڵێ ئێمە لە کاتی ئەو دەرچوونانەمە ئاو خواردنەوە هیچ کاریگەریەکی هەیە کە پێستمان بکە زیاتر بەرگەی هەتاو بگرین هەنگی تو شەیخ و ئۆف یا باشه با انسانی با پیستیجی چند تو آوه و خوی چند پیستیتا دب صحت لهت چند تو خواردنت طال بخوی می و خضراتی و چشت کسکاتی بخوی و خاصتا پرنگ ده مچاوتا روز بو روز جوانت لهت و ده التغذیه یا باش بیت نوتریشن زۆر باشە دەستەکانە خۆش بێ دکتۆرم دکتۆر سامان کاکیوا باسی قەرەباڵغیەکەی کرد بۆ بەشێک لە هاوڵاتیانمان ڕێگاکە بەجێ هێڵن ئەچنە سەر شۆڵدەر لەو سەر قەرەباڵغیەکەما بۆ دروستە ئەو جۆرە بیرکردنەوەیە چ کاریگەریەکی دەرونی وای لەو کەسە کردووە بکەوە چیش دروست دەکاتەوە لەسەر ئەوانی تر بەتاکید بەشێکی بۆ بێپلانی دەگەڕێتەوەی کە باسمان کرد یعنی پلانی نییە کابرا شوێنێکی داناوە دوور بڕوات بەڵام بۆ خۆی دەبینی شەوەکە درەنگ خەوتۆ بەیانی درەنگ خەبەری دەبێتەوە دەوێت بۆ شوێنە دوورە بە نزیکترین کات بگات بۆیە دەبینیت پێشبڕکێ دەکات دەردەچێت لەسەر زادەکە بۆی بگاتە ئەو شوێنە ئەو ناڕەحەتی دروست دەکات بەشێکی لەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە بەڕاستی لە گەڕانەوەش دیسان بە هەمان شێوە پلانی نییە بە چ کاتێک دەوێت بگاتەوە ماڵەوە بۆن من دەبێ ڕەچاوی ئەوە بکەین مە هەمومان دەزانین ڕۆژی یەکەمی نەورۆز قەرەباڵغە دەبێت ئەومان لە خەیاڵ بێ دەمانەوێت زوو بگەین یان دەبێت زۆر درەنگ بینەوە هەینیەکان هەمووی قەرەباڵغ هەینیەکان بۆ نمونە یان دەبێت زوو هەڵبستین یان دەبێت درەنگ هەڵبستین ئەگەر نەکەوینە ناو زەمزاڵەکە بەشێکی زۆریشی بەداخەوە ئەو مراهق فترەی مراهقە و هەرزەکاری نوعێک لە خۆنواندن و ئەوەی تێدایە کە حەز دەکات چۆن بڵێ تیژڕەوی مغامەرەکردن بە ئۆتۆمبیل شتێک پیشانی کەسێک پیشانی دەوروبەری بدادیان دەبینی ئەوانەی کە زۆر لە سەرڕۆخی جادەکاندا دەنیژن ئێستا ئەو دیاردێش زۆرەوەیە دەبینی هەرەوە تا داهاتوە ناوەڕاستی جادەکە لەوێ مسەجەلی پێ کردووە و دەستی کردووە بەشایی
بەڕاستی ئەوە هیچ جوانیەک و هیچ خۆشێکی شتێدا نیە تەنها زۆربەی ئەو کەسانە بۆ دەرونیان نائارام بێ یان پێیان بێت بەتاکی نوعێکە لەوەی کە نوعێک لە خۆنیشاندانی تێدایە نوعێک لە ئەوەی تێدایە بەو نەوعا چۆن دەڵێ بێزاری خۆی دەڕەوێنێتەوە بەڵام بێ ئاگایە لەوەی کە ئەوە دیسان دەبێتە بێزارکردنی دەوروبەر ئەوە گرنگترین هۆکارن بەڕاستی کە یان زۆر جا قەرەباڵغەکاندا لە مەسلەی بەکارهێنانی مادەی هۆشبەر مەشروب ئەوانە بۆ ئەوانە زیاتر تیژڕەوی دەکەن و ڕەچاوی ڕێنمایەکانی هات چۆن ناکەن ئەلە زیاتر لە گرنگترین شت لەو خاڵانە ینی دەست خۆش بێت دکتۆر سامان کاکی وەکو پەیامی کۆتایی کە بتەوێت بە هاوڵاتیان بڵێ بۆ ئەوی هەم بتوانن هاوکاری ئێوە بکەن بنیانی پرسیارەکە ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە هاوڵاتیان تا چەند ڕێگە بە ئەمبولانسەکانی ئێوە دەدەن لە کاتێکە کە دەنگ و ڕووناکیەکانیان پێ دەکەن وڵا کاکتۆر پێشتر چکە فترەیەکی زۆر نییە فریاکەوتنی خێرادەستی بەکار کردووە پێشتر خەڵک هاوکار نەبوو ئێستا هوشارێک لە هاوڵاتیان دروست بووە کە یارمەتی ئەمبولانسەکان دەن بەڵام هیوادارین زۆر باشتریش و زۆر بە خێراتریش ڕێگا بە ئەمبولانسەکان دەن لە هەر شوێنێک لە هەر کاتێک کە ئەمبولانسیان لە زادەکان یان لە ڕێگاوانەکاندی دیارە شوێنێکی هەیە کە دەچیت و شوێنێکی هەیە بۆی بگەڕێتەوە بە زووتری کاتەوە داواکاری ناوڵاتیانیش تەنها ژمارە 120 بەکاربیێنی بۆ فریاکەوتن و بە شێوێکی دروستیش بەکاربێن زۆر سپاس دەستان خۆش بێت دووبارە زۆر سپاسان دەگەم بۆ ئامادەبستان دکتۆر سامان دکتۆر سوهام کاکیوە سەر چاو ئینشەڵام هیوای گەشتێکی خۆش و ئاسوودە لەم مانگانەی بەهار و هاویندا بۆ ئێوە دەخوازم ئەوەندە بزانن ڕێگاکردنی ئەمبولانسێک لەوانەیە ڕزگارکردنی ژیانی کەسێک بێت لە مردن و هەوڵ بدەین کەسمان لایەنی دەرونی ئەوەی تر تێک نەدەین و بە هەمان شێوە ئاگامان لە جەستە و پێستمان بێت تا بەرنامێکی تری ساڕێژ هەمووتان هەر تەندروست.